ئەمریکا لە کاتێکدا دەیەوێت عێراق بەجێ بهێڵێت کە دۆخی ناوچەکە بەردەوام لە گۆڕانکاریدایە ئەگەر و پێشهاتی نوێ بەردەوام کراون. دەمێت گفتوگوی زیاتری سیاسەتی نوێی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەم لەگەڵ بەڕێز ئەیمی هۆڵمز نووسەر و لێکۆڵەر لە واشنگتن لەگەڵمانە. بەڕێز ئەیمی، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. بەڕە چاوکردنی پێشهاتەکان لە ناوچەکەدا سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری بەسەردا هاتووە؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، خۆشحاڵم لەگەڵ ئێوەم سەبارەت بەم پرسە. ئەم پرسە زۆر گرنگە بۆ ئەمریکا و بۆ بینەرانیشتان لە کوردستان. دۆخەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ڕادەیە گۆڕانکاری بەسەرداهاتووە و بەرەو پێشچوون هەیە، بە تایبەتی سەبارەت بە سەربازەکانی ئەمریکا لە عێراق و تاوەکو ئێستاش پشتڕاست نەکراوەتەوە کات لە سەدا سەد هێزەکانی ئەمریکا لە عێراق شابنەوە یاخود نا. بەڵام ئەوەی کە ڕوونە ئەمریکا دەیەوێت هێزەکانی لە هەولێر جێگیر بکات و بیان هێڵێتەوە و بە هەمان شێوەش لە سووریا لە بنکەکان لەوێ دەیانەوێت بیان هێڵێتەوە و دوایەوەی کە ڕژێمی ئەسەد ڕووخە ئەمریکا سەرنجی لەسەر لە ناوبردننی داعشە لە سووریا، بۆیە هێزەکانیشی لەوێ دەهێڵێتەوە، دەیەوێت شانە نووسوەکانی داعش بە تەواوی لە ناو ببات، داعش بە تەواوی لە ناو بات و چالاکەکانیان نەهێڵێت لە سووریا و بە هەمان شێوەش لە عێراق دەیەوێت بە هاوبەشی لەگەڵ هێزەکان. زۆر باشە. بەڕێز هۆڵمز، ڕۆڵ و پێگەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بۆچوونیەوە بەهێزتر بۆیان پاشەکشەی کردووە؟ پێم وایە لە بەرچاوگرتنی تەواوی گۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای ڕووخانی ڕژێمی ئەسەد لە سووریا، ئەگەر سەری دۆخەکە بکەیت، ئەمە وای کرد کە کاریگەری رووسیا و ئێران لە سووریا کەم بێتەوە. ئەمەش وای کرد کە ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناوچەکە کار بکەن بۆ ئەوەی دۆخی خەڵکی سووریا باشتر بکەن و باشتر سیاسەتی خۆیان لە ناوچەکە دابڕێژنەوە و ئەمەش دەرفەتێکە بۆ ئەمریکا تاوەکو دەرفەتەکان بقۆزێتەوە و زیاتر و زیاتر کار لەسەر دەرفەتەکانی خۆی بکات. بەڵام دۆخەکە تاوەکو ئێستا تا ڕادەیەک شڵەژاوە، جێگیر نییە. من پێم وایە کە سەرۆک ترامپ نێردەی خۆی تۆم باراک بۆ سووریا دەست نیشان کردووە، بە هەمان شەوە باڵیۆزی ئەمریکاشە لە تورکیا. ئەمە وا دەکات کە ئیدارەی ترامپ دەیەوێت چاوی لەسەر سووریا بێت و کار بکات بۆ باشترکردنی دۆخی سووریا. ئەمە ڕاستیەکەیە. ئێمە هەمومان دەزانین کە نێردەی تایبەتی سەرۆک ترامپ بەڕێز تۆم باراک چۆن کارەکانی دەکات. ئەمە لە بەرژەوەندی ئەمریکایە. باست لە دۆخەکە کرد کە شڵەژاوە، باش نییە. پێتان وایە ئەمە پەیوەندی بە سەرهەڵدانەوەی جەنگی نێوان ئێران و ئیسرائیلەوە هەبێت؟ ئەو جەنگەی کە بۆ ماوەی 12 ڕۆژ لە نێوان ئیسرائیل و ئێران هەبوو کۆتایی هاتووە، بەڵام دڵنیام کە ئیدارەی ترامپ لە نزیکەوە چاوی لەسەر چالاکیەکانی ئێرانە لە ناوچەکە و نیگەرانە لەوەی کە گروپە چەکدارەکانی سەر بە ئێران لە عێراق و لە ناوچەکە چالاکی ئەنجام بدەن. نیگەرانە لەو چالاکیانە و چاوی لەوەیە سزای زیاتر بخاتە سەر ئێران و نایەوێت ئێران چالاکیەکانی بەم شێوەیە بەردەوام بێت. لە ئەگەری سەرهەڵدانەوەی گرژیەکان بە تایبەت لە نێوان ئێران و ئیسرائیل، پێتان وایە هەڵوێستی ئەمریکا چی دەبێت؟
You know, it would be speculation for me to say what would happen in the future. أما بومنات وكا چی ڕوو دەدات بەڵام بە بۆچوونی من ئەوەی کە من پێشبینی بکەم لە ناوچەکە ئەمریکا بەردەوام دەبێت لە پاڵپشتیەکانی بۆ ئیسرائیل و بەردەوام دەبێت لە پاراستنی بەرژەوەندەکانی لە ناوچەکە و لە ئەمریکاش بەڵام ئەگەری ڕوودانی شەڕێکی دیکە و جەنگێکی دیکە لە ناوچەکە وەکەوەی کە سەرۆک ترەمپ ئاماژەی پێداوە ئەو دەیەوێت شەڕ ڕوونەدات جەنگ ڕوونەدات ئەو دەیەوێت جەنگی ئۆکرانیا کۆتایی پێبێنێت وەک چەند جەنگێکی ڕاگرتووە لە نێوان ئازەربایجان و ئەرمینیا هندستان و پاکستان ئەو هەمیشە سەرنجی لەسەر ئەوەیە کە شەڕ و ئاڵۆزی لە ناوچەکە نەهێڵێت لەوانەیە هاوڕان نەبین کە چۆن ئەم جەنگانە ڕادەگرێت شێوازی ڕاگررتنی جەنگەکان بەڵام لە کۆتاییدا دەتوانین ئەو ڕاستیە بڵێن کە سەرۆک ترەمپ سەرکەوتوو بۆ لە ڕاگررتنی جەنگەکان و کەمکردنەوەی گرژەکان نەکتەنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو لە تەواوی جیهان زۆر باشای لەبارەی دۆخی سووریاوە کە مێگاماژەت پێ کرد بەڵام چ گۆڕانکاریەک لە هەڵوێستی ئەمریکا ڕوویداوە واشنگتن لە پاڵپشتیکردنی حکوومەتەکەی ئەحمەد شەرع بەردەوام دەبێت؟ ئەمریکا تاوەکو ئێستا پشتیوانی لە دانوستانەکان دەکەن لە نێوان بەڕێوەبەرایەتی خۆسەر با بڵێن ڕۆژئاوا و دیمەشق لەگەڵ حکوومەتەکەی ئەحمەد شەرع پشتیوانی ئەم دانوستانانە دەکات دەیەوێت بە گفتوگۆ و دیپلۆماسیەت کێشەکانیان چارەسەر بکەن و هەسەدە و با بڵێن ئەحمەد شەرع ڕێکەوتنێکیان هەیە ئەمریکا چاوی لەسەر ئەوەیە ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێت بەڵام لەلایەکی دیکەوە کورد لە ڕۆژئاوا ئەوان دەیانەوێت لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنەی کە واژیان کردووە مافەکانیان دەستە بەر بکرێت و چاویان لەوەیە لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ دیمەشق واژیان کردووە تەواوی ئەو داوایانەی هەیەە لە چوارچێوەی سووریا بین بکرێت بەڵام من دەمەوێت پێشنیاری ئەوە بکەم کە ئەو ڕێکەوتنەی لە حەلەب کراوە کارێکی زۆر باش بووە پشتیوانی دەکەین و هەروەها ئەو ڕێکەوتنەشی کە لە با بڵێن سوێدا کرا لە باشوور بۆ ڕاگررتنی ئەو کۆمەڵکژی کراوە ئەمە جێگەی بایەخە ئێستا ئەحمەد شەرع تا ڕادەیە کە ئەو کاتێک کە هێزەکانی با بڵێن ڕوبەڕوو بوونەوە و چەندین تند و دیژی ڕوویدا بەڵام ئێستا دەیەوێت بە شێوەیەکی ئاشتیانە بە تاکتیکێکی ئاشتیانە لەگەڵ کورد کێشەکانی چارەسەر بکات بە پێچەوانەوە لەگەڵ لایەنەکانی دیکە هەر بۆیە ئەم گفتوگۆیانەی کە لە نێوان کورد و ئەحمەد شەرع هەیە چاومان لەوەیە کە بە شێوەیەکی باش بەڕێوە بچن بۆ ئەوەی کێشەکانیان چارەسەر بکەن و مافی کورد پارێزراو بێت ئەوەی کە ئێستا من دەمەوێت بیڵێم ئەو استراتیژی و ڕێڕەوەی کە گرتوویەتە بەر ئەحمەد شەرع بۆ مامەڵەکردن لەگەڵ کورد جیاوازە لەوەی کە لەگەڵ لایەنەکانی دیکە دەیگرێتە بەر زۆر سپاس بەڕێز ئێمی هۆڵمس نووسەر و لێکۆڵەر لە واشنگتن میوانی کوردستان 24 بوویت.